ناوم جوهر أحمد حمد أمين أحمد سايتسيا بنعقب معنا مواليد شي 68 تقريبا 35 ساڵە وشەی دەکەم عمرم 15 ساڵ بووە شاگرد بوومە ساری 82 هەتا تقريبا 92 93 دوکانی خۆم دانایە ئەوە مەچنەی ئیسکانیەیە 420 مۆدیل نوێیە ئەوە کاسکێتی ئاوی دەدا لە ئەوروپای هاتیە سیارەکە تازە ژمارەکاتیە کاسکێتی ئاوی دەگۆڕیمانەوە کەوەری پێدەرێن ئەوە تاپیتەکان وەلفی پێدەرێن ئەو ئەنجەکتەری پێدەرێن ئەوانە تاپیتەکانی فێلز دەکەوە هێشتا نەبەسترایەوە دەمانەوێت بەستینەوە خلاصکەینەوە ئەوانەش کارەبایی ئەبرێن هەمووی ئێستا کە سارەی مۆدیل نوێ هەمووی حەقڵە ئەوە عەقڵی ئیعاز دەداتن ئیشەکانی چیە ئێستا کەمەوە لەو سارەی کاسکێتمان گۆڕی و خلاص دەبینەوە لە خلاص بوونە ئیشیمە بەتەنە لە ئیسکانە ئیش دەکەین گێڕ و مەشینە و ئەکسل و تەکەرەکانیش دەکەینەوە زیاتر تقریبی مەچینەیان تێک دەچی ئەنجەکتەریان تێک دەچی ئەنجەکسۆنیان تێک دەچی مەشینەکان بخاری دەکا تاخەم ڕینجی دەگۆڕیان تەعمیر عامی دەکەین بەس ئێستا عام زیاتر گۆڕینە لەبەرەوەی بڵێن ئەشیا دێ مەچینەی ئەوروپی دێ نوێ وێ خاوێن دەبەستی ئەومە لێرە 4 کەسیش دەکەین 3 شاگردم هەیە بەخۆم ڕاتسار پێکەوە ئیش دەکەین هەمومان لە گێڕ و مەچینە و ئەکسل و ئەوانەی پێکەوە شەکان بڕک قورسە دەبینن پێکەوە بین بەتەنێژ ناکرێ دەبین گێڕەشی داوێت جێ یان مەچینەشی داوێت جێ قورسەوە چ قەمەرەی نییە هەشت دێنە تا هەشتونی دەست بە ئیشێ دەکەین هەتا 5 ئێوارێ حەسەبی شەکەی کابرا ئیش گێڕ و مەچینە بیتن دەبینی تاخیر دەبی 2 ڕۆژ پێدەست پێدەن کاکە یان بەس مەوعیدی زیاتر دەدەین بە ڕۆژ خلاص بی دێنن ڕۆژ و نیوەکە لەوەی کابرا شەرمەزار نەبین بێ سارەکە خلاص بووە